سڵاوی نەرانی خۆشەویست دووبارە پرۆگرامی خەڵاتی دیمەن گەڕایەوە ئەمڕۆ هاتوینێتە جوستاییدی منارە لەنگەی نوێ پرسیارەکانمان دەکەین لە هاوڵاتیان ئەو کەسانی کە هاتوون لێرە بازاڕی بکەن هاتوون جەوێک بگۆڕن وەڵاممان دەدەنەوانێ و ئێمەش خەڵاتیان دەکەین لەگەڵمان بن. سڵاو بەخێر بێ باشی بەڕێزم با سەلامەت بێ مەمنون ناوی بەڕێزت ناوم سۆرانە کاک سۆران خەڵکی کوێیت خەڵکی ڕەواندزم خەڵکی ڕەواندزی بەڵێ زۆر باشە ئەی لەگەڵ ڕەمەزان چۆنی لەخوای بەزیاد بێ الحەمدولillah ڕەمەزانێکی زۆر خۆشە یعنی لە چاو هەموو ڕەمەزانەکان ڕەمەزانێکی زۆر خۆش بۆ و یعنی مەمەندبوونی کەمە بەڕێمان کردووە لەخوای بەزیاد بێ الحەمدولillah لەخوا بەزیاد بێ یاخوا هەموو کاتێک و هەموو ڕۆژێکت هەر خۆش بێت و هەر مرتاحبی ئیشاءالله. کاک سۆران ئێوارە ساعت چەند دێتە ئێرە؟ بخۆم ڕۆژانە لە کاتژمێر 4:05 دێم بۆ ئێرە عەربانەکە دادەمزرێن و پاشان دەچمەوە ماڵەوە فتارەکەم لە کاتژمێر 7:30 دێمە ئێرە تا کاتژمێر 1 شەو ئەلێرەمە لەش ساغ بێ ئیشاءالله. چەند ساڵە خەریکەم کاری؟ نزیکەی 5 ساڵە ئەلێرەمە. لەخوا بەزیاد بێ. لە ڕەمەزانانە بازاڕت باشە؟ بەخوا ڕەمەزان لەگە ڕەمەزان فەرق دەکاتن ئێستا ئەو سار زۆر فەرقی هەبوو لەگە ڕەمەزان دیکە چکە لە بۆی بەڕاستی ژیان بەرەو زەحمەتی چووە ژیان زۆر ڕووی لە زەحمەتی کردیە یعنی ئەگە تەماشاکەی هۆکاری نەبوونی موچە و تاخیربوونی ئەو موچەش یعنی ئەویش کاریگەری لە بازارەکەی کردیە زۆر یعنی تەماشاکە ساڵان لەگە ساڵان فەرق دەکاتن ئەو سار کە تاخیربوونی موچە تاسیری لە بازار کردیە ئەگە تەماشاکەی کە دەگاتە ناوەڕاستی ڕەمەزان لە 15 کۆتاییەکان بازارەکەیانی حرکەتی پێ دەکەوێتن. زۆر باشە بۆ هیوایی کە مانگێکی پڕ خێر و خۆشی بە ئیشاءالله مانگی ڕەمەزان زۆر باشە. ئێمە مەتەڵێکمان هەیە بۆ هیوای وەڵامەکەی بزانیت و ببیتە براوەی خەڵاتەکە باشە؟ مەتەڵەکە ئەوەیە 5 نابێتە 6 5 نابێ بە 6 زاوەڕ سپرم بەڕاستی چکەم مەتەڵشتا زۆر ئەومە هەنی قسەک زۆر باش نیت؟ ناوەڵە باشە شتێکی خۆشمان پێشکەش ناکەی؟ وەڵات چەند پێشکەم وەرانەیەکی خۆشم بۆ بڵێ بەخوای دەگوم زۆر خۆش نییە چکە بەڕاستی قورگم تاوا نییە. ئەی نوکتەیەک بە سەراتێکی خۆش؟ وەڵی چی برم بۆی دەمەی بەڕاستی هیچ شتێکم لەسەر باشە بەڕاستی حەزمە کرد ئەو بکەم بەخۆم لێ بەسەرهات شوا زۆرەوە بەس بەڕاستی ئەو دەمەی هیچم لەسە فکرەوە نییە. زۆر باشە سوپاس بۆ بەشداریکردنت کاتێکی خۆش خوا لەگەڵ سەر چاوان خوای هەڵێ. بەڕێزە؟ فارس. کاک فارس لەگەڵ ڕەمەزانە چۆنی کاک فارس؟ الحەمدولillah باشم سپاس دەکەم. هەر باش بێ ئیشەڵڵا بازار چۆنە کاک فارس؟ وەڵا عیبی نییە لەخوای بەزیادی. خوا بەزیاد بێ. مشتریەت زیاتر بە ڕۆژایەت بە شەوایە؟ وەڵا بە شەو. بە شەو دێت؟ بەڵێ. زۆر باشە. پرسیارێکت لێ دەکەم مەتەڵە وەڵامەکە زانی بێگومان دەبیتە خاوەن خەڵاتی پرۆگرامەکەمان باشە؟ بەڵێ فەرموو. مەتەڵەکە ئەوەیە 5 نابێتە 6 ژمارە 5 دی دڵنیای؟ بەداخەوە ڕاستە 5 نابێتە 6 مەبەستمان ژمارەکە نییە ئێماڵین مەتەڵە. مەتەڵە 5 نابێتە 6 بەڵێ یعنی وەکو شتێکە؟ مەتەڵە ئەتر ئەبێ بیزانی وەڵامەکەی داوا لێبوون دەکەم. زۆر باشە سپاس بە بەشداریکردنت هیچمان پێشکەش ناکەی؟ وەکو چی هانسان؟ گۆرانیەکی خۆش نوکتە ئەگەر قماش دەوێ قماش پێشکەشەکە. زۆر سپاس بەڕێزی.
پێوتنەکەت هەموو شتێکە بۆ ئێمە زۆر سوپاس دەکەم دەستە خۆش بخێرێ زۆر سپاس سپاس، کاتێک سپاسی کەناڵەکەتانەکەم زۆر بەڕێز. باشی باشی ئەحواڵ تۆ چۆنی سەلامەت بیسمان ناوی بەڕێزە تیمەن چیمەن خان چیمەن خان خەڵکی کوێ هەولێر هەر هەولێر هەر لە هەولێری شەژیت زۆر باشە لەگەڵ ڕەمەزان چۆنی ئەو چۆن ئەمەم شەو هاتوونەتە دەرەوە ئای بینی وەڵا خۆشە شەوان بازار دەکرێتەوە ئیدی شەوان خۆشە فێنکە خەرک دێتە دەرێ زۆر ڕۆژ تااقەت نییە بە ڕۆژی باشە وایە ڕاستەکەی دەستان خۆش بێ خی گەورە ڕۆژ و تاعاتان لە قوبولکە ئینشاءالله هەموو شەوێک دێتە ئێرە ناوڵی داوام هەیە بە ستوانی ئەوڕۆ ئۆفم ئەو جەهاتیمە لە ش ساوە چ دەوامێک دەکەی لە مارکێت لە مارکێتی بەڵێ مارکێتەکان قەرەباڵخن لە ڕەمەزانانە یان زیاتر شەوان شەوان قەرەبارغە شەوان زیاتر قەرەبارغە شەوان زیاتر بە ئام خەرک دێتە دەرێ بەڵێ یعنی تۆڵی بازار باشە ئای بینیە زۆر باشە ئەی ئەوە هاتووی جل بکڕی ئەرێ وەڵا جلوبەرگی تازە هاتووە مۆدلی تازە هاتیەشتی جوان هاتیار سەرەکانیان چۆنە ئای بینیە وەڵا باشە زۆر باشە ئێمە ینی برێ لە بە ڕەمەزانە گرانیان کردینە گرانیە باش زۆر باشە ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکە لێ دەکەم پرسیارەکە زانی دەبیتە خاوەن خەڵات بەشک و خەڵاتەکە ببیتەوە و دوو پارچە جلی جوانی پێ بکڕی ئیشاڵە فەرمی ئیشەڵڵا پرسیارەکەمان مەتەڵە پێنجە نابێتە شەش نازانی ناوەڵە زۆر باشە بۆتە گۆڕم مشکیلە نییە مەتەڵێکی ترە ئەویش دەمی نییە بەڵام زۆر بڵێە خی بەو دەمەیتم لێبیر نییە باشە دەی شتێکی خۆشم پێشکەشکە سپاس وەڵیت نازان بگورە ناوی بەڕێزە ماردین ماردین بەڵێ زۆر باشە ماجی خان تۆ شاتی جل بکڕی ئارەوەڵا باشە پیرۆزت بێ لەگەڵ ڕەمەزان چۆنی وەڵا الحەملای باشم ڕەمەزانەکەی چۆنا فێنکە گەر وەڵا زۆر خۆشە ڕەمەزانەکی زۆر فێنک و خۆشە دەی لەخوا بەزیابێت یاخوا هەروە بێت تا کۆتایی ئارەوەڵا لەخوای بە زیادبی ئەی ئێستا هاتووی جل بکڕی بۆ جەژنتەیان هەر بۆ ڕۆژانە ناوە لە بۆ جێژنمە بۆ جەژن لە ئارەوەڵا ئێستەوە ئامادەکاریەکەی زۆرە پەلەیە ناها قەرەباڵغ دەبی و ئاها بێتاقەتر دەبی و ئەجە ئێستا چۆلتریەوەترە بازار وایە بازاڕیکردن ئاسانترە ئێستا زۆر باشە هیچم پێشکەش ناکەی وەڵای هیچیواە چکارێک دەکەی وەڵای هەر کاری ماڵەوە لە ماڵەوە ماڵەوە دەی لە 6 ساعت سەلام. زەواج کردووە بەڵێ چەند منداڵەیە یەک منداڵم هەیە خوانەی بڕێ کوڕێ کچە کوڕە ناوی چییە لێ هات لێ هات بەڵێ کێ و ناوە خۆشی لێ ناوە بابی وەڵا بابی دەی تەمەند درێژ بێ شەڵا خوا لێتان نەسەرێ پرسیارێکمەیە مەتەڵە پێنجە نابێتە شەش بەڵێ پێنجە نابێتە شەش مەتەڵە پێنجە نازانی بیرکەرە شتێ بڵێ پێنجە پێنجە نابێتە شەش یعنی پێنجە مەبەستت چی کاڵێ پێنج یعنی لەبێت جامتە پێنجام نابێتە شەش پێنجام نا پێنجە نابێتە شەش ئێ پێنج ئێ ئەگەر پێنج ئەگەر لۆی زیاد نەکەی هەر ئەوەیە پێنجە نابتە شەش ئێمە مەبەستمان شتێکی ترا ئەوە نەبوو بەداخەوە زۆر سپاس بۆ بەشداری سپاس دەبێت سپاس. لەگەڵ ڕەمەزانە چۆنی وڵای زۆر زۆر باش نەخوا بەزیاد باشە عنی کە ڕۆژوو تشکان بەس حەزە لە چاکە و جگەرەکە جگر و چارە وڵا بەس بە ڕۆژ حەزم نییە ئەی بۆ هەوڵنایی لەم ڕەمەزانە ترکیبەی ناوەڵای ناتوانین تەرچیدە دە زۆر جگەرەچێش باشە هەر تەندروست باش ناچێشم نێچێش تەندروست باش بی سەلامەت یاقەت بە چ کارێکە سەرقاڵی وڵایش ڕازەخی نشار ڕازە فروشی زۆر باشە بازارتان چۆنە باشە لەخوا بەزیادی خەڵکیش زۆر ڕازەکە ڕەمەزانن زۆر باشە جیازی چی و چیتان هەیە وەڵام و نەوعێکمانەیە زۆر باشە خەڵک زۆر گرنگی بەلایانی وەرزشی و ئەوایە زۆرەکان زۆر جیازەختنا زۆر باشە ئەم ساڵانە فەرقی هەیە لەگەڵ ساڵانی پێشوە پێشووتر زیاتر گرنگیان پێدەدایان ئێستا وڵای ئێستا ئێستا گرنگی پێدەن زیاتر ئافرەتانیان پیاوان گرنگی پێدە ئافرەتە
یعنی ئافرەتەکانمان بە خۆیان کەوتون ئارە والله زیاد سەر ساخ بن ئینشەڵا لەگەڵ بەڕێستە ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان لە بەڕێزت هەیە بەو هیوایی کە بتوانی ببیتە خاوەن خەڵاتە پرسیارەکەمان مەتەڵە باشە دەمی نییە وە زۆر بڵێ والله نازانم شتێک بڵێ والله بلند ئەگەر هێلکە بێ هێلکە نییە ئەی هاوڕێکت سلااو لێبێ وڵا زۆر شتێ دەمی نییە و زۆر بڵێ مەسەن بۆ منە ئەو جیهازە زۆرە ئەگەر پێیکەی بەڵام دەمیشی نییە ئەوە نییە شتێکی ترە نازانم وڵا ینی بەڕاستی ئێستا لەو دەمەی شتە شوان بە خیالدا نایە نازم وڵا زۆر باشە شتێکی خۆشم پێشکەش ناکەن ناوەڵای ماوە شتی خۆش لە من هەز ناکەم شتی خۆش مابی ماوە ئەگەر نەشما بێ ئەبێ خۆمان شتانێک دروست بکەین کە دڵمان پێ خۆش بێ کە هیوامان بە داهاتوو هەبێت بەو هیوایی کە ئێوەش هەموو کاتێک بە گەشتبینیەوە لە ژیان بڕوانن نەڵێن هیچ شتێکی خۆش نەماوە ئیشەڵا شتی خۆشما و ئەشمێنێت و شتی زیاتریش دێتە پێشەوە سپاس بۆ بەشداریکردن مەمنون زۆر سپاس ڕێزی چاو ناوی بەڕێزە ڕەوان کاکڕەوەن بە چێ سەرقاڵی بەخوای بەکار و بار و کارێک دەکەی دوکانی جلی مناڵانتانە ناوەڵا لە کافتریا کارەکە لە کافتریا بەڵێ. ئەوە چۆنە لێرە وەستاوی بەخۆی لەگەڵ ئەو ئایلێم هاتم ئەشیا کڕم زۆر باشە هاتوون بۆشت کڕین زۆر باشە لە ش ساخ بێ لەگەڵ ڕەمەزان چۆنی بەخۆی باش یاخوا هەر باشبی بازارتان باشە لە ڕەمەزانانە بە ڕۆژە خەڵگیان بە شەوە زیاتر شەو ئیشەکەمان بەشەوە ئێستا لە ڕەمەزانیش قەپات کرا ئیتر ناچینە سەر کار ئەو مانگەی سەحەت دەکەین زۆر باشە لە شتان ساخ بێ پرسیارێکە لێ دەکەم ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەنین پرسیارێکمان ئامادە بۆ بەڕێزت پرسیارەکە مەتەڵە باشە لە مەتەڵە باشی نەبەخوای باشنی؟ نەبەخوای دەیە لە گۆرانێکم بڵێ مادەم گۆرانێک آخر گۆرانی کو بڵێن حەزت لە دەنگی کێیە عەبدوڵقەهار بخۆم خەڵکی ئاکرێمە لەبەرەوە بادینە عەبدوڵقەهار زۆر دەنگی خۆشە سەرکەوتوو بێ سڵاو ڕێزمان هەیە بۆی سڵاو بۆ خەڵکی ئاکرێ گۆرانێکمان بۆ بڵێ هی هەر کەسێک بێ و هەرو نەرمەندێک بێ بەڕاستی گۆرانی ئەو دەڤەرە تایبەت ئێژم یەکی ئەوواڵێمەوە زۆر خاطراتە بەس چۆم خوشتەڤیا من ببۆرە ذێت بێچە ئەڤیندارا من خاطراتە ئیڕۆنیە وان هەردوو چاوان دیگەل بلبلا ڕێکەم بووتە سڵاوان ئەی دەنگ خۆش دەست خۆش زۆر سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت خۆشحاڵ بووین با مەتەڵەکەت هەر پێ بڵێم بەشک بزانی لەوانێ ببیتە براوی خەڵاتەکە باشە مەتەڵەکە ئەوەیە ئەڵێ پێنجە نابێتە شەش گیان پێنجە نابێتە شەش پێنجار پێنجە پێنجە نابێتە شەش پێنجە نابێتە شەش ناتوانانی بگۆڕی پرسیارەکەت باشە یاڵە دەیگۆڕین ئەویش هەر مەتەڵە دەمی نییە زۆر بڵێە دەمینە زۆر بڵێ بەڵێ یعنی دەمی نییە و زۆر بڵێ بێژیتن قۆپی مەکە ئەگەر خۆت وەڵامە کازانی وەرە ئێرە وەرە لای منەوە وەرە ناڕاتنیە بەداخەوە سوپاس بۆ بەشداریکردن سڵاوتان لێبێ باشی ببوورە بەڕێزت بیتە ئێرەوە بۆی هەرچێکمان لە کامێراکە و دەرچوی ناوی بەڕێزە وشیار کاگوشیان ناوی بەڕێزت ببوورە بیتە ئێرەوە تەلەفۆنەکەی باشە کاگوشیار بەچیەوە سەرقاڵی والله ئیشی عقارات ئیشی ئەقارەت بازار چۆنە بازاری خانوبەرە و کڕین و فرۆشتن چۆنە ڕاوەستاوە ڕاوەستاوە ئارێ والله بۆ کارەکەی ڕەمەزانە یان چی کارەکەی بدایەتی ڕەمەزانە وزائیدەن ئەو وەزعی سیاسی ئەوەش هەندێک تەئسیری لێ کردیە جا بازارتە حرەکەشی دەکەوێتەوە جا وەزعەکە دەگۆڕی عندێتە پەیدا دەبیتن وەزعەکە دیسان بازار تێک دەستەوە ڕاستەکەیت یعنی کڕین و فرۆشتن کەم بۆتەوە یان بەکرێدانیش بە کرێدان دائیم بە کرێدان دائیم کرێت چی شتیوا هەیە ئێستا ئەویش کەم بوویتەوە نەچاودارن ئەویش کەم بوویتەوە بە کرین و فرۆشتنیش ئەوش تەئسیرێکی زۆر لە بازار کرد ئەویش کەم بوویتەوە ڕاستەکەی نما
لەوانەیە بەکرێدانەکە بەهۆی مانگی ڕەمەزانەوە بێت لە مانگی ڕەمەزانە خەڵک بە ڕۆژۆ بێ ناتوانێت ماڵ بگوێزێتەوە و ئەشیا چاپکە اي طبعا خەڵکی كمان ديا بروش حتى ساعة دور بري دوازده او دوران نوستيا زۆر. باشتي خەڵک هەڵستی بە ئیش و کار و ئافرەت و شتیواش هەڵدەستن بە خواردن و شتیواتە حاضر دەکەن ئیشی کار ناماڵەوە ئیدیانێک زەحمەتە ڕاست بەس یعنی ئەمەلێکمان نیە پاش 15 مانگوانە بازار بەرە خۆشی بڕواتەوە دی بە تەمای خۆی زۆر باشە ئێمە وەک پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان لە بەڕێزدەیە پرسیارەکەمان مەتەڵا خزمەت لە ئێمە و سپاس دەکەم ئەگەر وەڵامەکەت زانی خەڵاتت دەکەین ئەگەر نەشت زانی دەبێت شتێکی خۆشمان پێشکەشکەی باشە لە خزمەتدا سپاس دەکەم خزمەت لە منەوە پرسیارەکەمان مەتەڵاکە ئەوەی کە ئەڵێ 5 نابێتە 6 5 نابێتە 6 ئاسانکاری شتێک بڵێ ئەگەر ئەوە نەبوو پێت ئەڵم بیگۆڕە 5 نابێتە 6 وڵای ئێستانێک مشکی مەشغوڵە هی فکرم لە هیچی شتێکی ناڕەوە لە چیا زۆر باشی زیرەکیت مێشکت هەست دەکەیت زۆر زیرەکە لەو بوارەیە بۆ نمونە بەهرەی خۆتە ئەڵێ من ئەم بەهرەیەم تایە لە ئیشی عقاری لە ئیشی عقاری تەخمینکردنی جێگا و مەکان و مثلا خەڵک دێتە کنەمە تەخمینی دڵ ئەو جێگایە مثلا چەندی دێنی ئەوڕۆ لە بازار زۆر باشە ئێستا وەڵامەکە شتێکمان پێ ناڵێت بەخوای ناڵێ مشکمان مەشغوڵە لە شە ساغ بێ باشە شتێکی خۆشمان پێشکەشکە مادەم وەڵامەکەت نەزان وڵای ئەگە برێت گۆرانی شتیوە هیچی زارێ نازانم کتێکمان بۆ با تۆزێ پێ بکەنی نکتە وڵی جاری هیچم بوو نایە زۆر دای لە برندەکە باشە سپاس دەکەم سپاس بۆ بەشداری کرد باز لە بۆم گۆش دەستان خۆشبی ئەزیێتان کێشا زۆر سپاس خۆشی لە کارمەندان و ستافی کەناڵەکەتان دەکەم گەلک زۆر سپاس دەکەم خوا ڕزقتان با و خوا بازارتان بە ئیشەڵا. چی گەورم سڵاوێ سلام بەخێر ویستە بچی چی بکڕی وڵی سەردانێکی بازارە بکەم بەخێربەی بۆ بازار سەلامەتی ناوی بەڕێزە محەممەد کاک محەممەد بەچیەوە سەرقاڵی وڵی مامۆستامە مامۆستای چوانێکی عەرەبی عەرەبی هیچ ئاستێکیت ناوەندی ناوەندی دەکە بەڵێ 1970 پۆلی 7 و 8 و 9 بەڵێ دەکە ناوەندی زۆر باشە مامەڵەکردن لەگەڵ قوتابیانی ئەو تەمەنەدا چۆنە وڵی هەندێک ئەساسە تەمەنەکەیان لە تەمەنی هەرزەکارینا لێ دەبی لەو تەمەنی هەندێک لە گەریان حساس بی لەوەی بکەونە سەر تایمی خۆیان هەندێک دەوێ ینی هەندێکی لێ ئیمە کچیشن بە تایبەتی ینی فەرقەچی هەیە لەگەوەی لەگە کوڕان چان ناسک و بەنازن تەبعاً نەرێوەڵە زۆر باشە ئەی دەوامکردن لە ڕەمەزانە تۆزێ قورس نییە هەندێک زەحمەتە بەس هەندێک دەوامەکە هەر وەزارەت هەندێکی کەم کردەوە باشە بڕێک ئاسانتر بووە زۆر باشە هەر ئێستا دەموچاوت مادووبوونی پێوە دیارە ماشەڵڵا زۆر هیلاکەبی دیارە بەڕ بکەین وڵا بە ڕۆژی دەبین و هەندێک نەساغیشم ئینشاءالله سەلامەت کەمەک نەخۆشکەتیمە سەلامەت هیوای تەندروستێکی باش بۆ بەڕێزت باشە ئێمە وەک پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادێ مەتەڵە پرسیارە لێ دەکەم و ئەگەر وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵات ئەگەر نا ئەبێ شتێکی خۆشمان پێشکەشکەی شتێکیش ئامادە بکە وڵی چامارەکەم دای مەڵێ وەڵا هیچم بیر نییە پرسیارە هەر کەسێک ئەکەین زۆر کەم ئەڵێن وڵا ئێستا هیچمان بیر نییە بەڵام تۆ بیرکەرە باش شتێکە بیرکەوێت و نوکتە بێ گۆرانی بێ بەسەراتێکی خۆش بێ کە لە ژیانی ڕۆژانە بەسەرت هات بێ بۆمان باسکە باشە؟ باش یاڵا با من مەتەڵەکە لێ دابهێنم مەتەڵەکە ئەوەیە ئەڵە 5 نابێتە 6 5 نابێتە 6 چلایەنەکە یعنی ئەگەر ئاسانکاریەک ئاینیە لە چ نێزیکە کۆمەڵایەتیە ئاینیە ئاینیە تامان دەبی وەکو واجبەک بی کۆمەڵایەتی و ئاینی 5 نابتە 6 بەڵێ زۆر باشە ئەگەر ئەو پرسیارە نازانی 5 فەرزمان هەیە ئاین نابتە 6 ئەوەنێ بە بەردەوام وایە 5 فەرزەکەی کە هەیە سبەینان نیوەڕۆیان عەسران وایە وەڵامێکی تاوام بەرێ وڵی هەر ئەوەیە نازام زۆر باشە ئێمە وەڵامەکەت بە تەواو وەرئەگرین باشە دەست خۆش بێ پیرۆز بێ بەڵام شتێکی خۆشم پێشکەشکە وڵی پێشکەشکەم لەو کاتی بەخوای نەساغم نارێم تەواو نیمە من پێشووتر پێم وتی وتم مەڵە هیچم ئامادە نییە و هیچم بیر ینی نارێم کە ڕەمەزان هاتیە ئەو هەڵامەتەم بکتە تەواو نیمە بەخوای ئینشاڵڵا زۆر باشەبی تەندروست باشەبی ئەمە خەڵاتی پرۆگرامی خەڵاتی دیمەنە بۆ بەڕێزت بۆ هیوای بتوانی لە کڕینی چەند پێداویستێکە
بەکاری بهێنی سوپاس بۆ بەشداریکردن دەست خۆش زۆر سوپاس. زۆر سوپاس. سڵاو لێوێ باشی خۆش بم نسوە ئەحواڵە چۆنە خۆش بژم ناوی بەڕێزت تانیا تانیا خانم ماشەڵڵا لە تانیا خانم ناوەکەی چەند ناسک و گەنجانەیە سپاس دەکەم تەمەندرێژ بی خۆش بیا خۆ بژم لەگەڵ ڕەمەزان چۆنی وەڵڵا الحەمدولیلا زۆر خۆشە ئەیوە چۆن هاتون بۆ ئێرەوەنەوەتە بڵێنەوەمە تەمەندرێژ بێ نای چییە واردین واربین ماشەڵڵا لە چاوی واربین تەمەندرێژ بێ ئیشەڵڵا سپاس دەکەم ئەو چۆنە هاتوونەتە ئێرە وەڵڵا لە بۆ عشایی پێویستاتینە زۆر باشە جلی جەژنەکڕنیان هەر جلی ڕۆژانە ناڵە ڕۆژانە پێویستی ناڵ ئەهانە بەخشی سەرە سات و یعنی چتی وردەمار زۆر باشە یعنی پێش جەژن بازاڕێکی ترەکەی جلوبەرگی جەژن و چەرە ساتۆکری بۆ جەژن طبعا طبعا زۆر باشە ئەی کوێت لەگەڵا لەگەڵ کی هاتە چەکانم لەگەرە سێکتم لەگەرە چەند کچت لەگەڵا سێکتم لەگەرە هەر سێکچیشت هەیە ناخۆم چار کچ و کوڕاکم هەیە ئەی تەمەندرێژ بنی خۆشمەمە هەمویان لەگەڵ خۆتان ناماونیان زەواجیان کردو دوانم زەواجیان کرێ دوانیشم نەماڵەوان ئەی تەمەندرێژ ژنی هینایە لە دەرێ پیرۆزی بێ و بەختەوەر بن بەیەکەوە ئیشەڵڵا ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان هەیە لە بەڕێزت مەتەڵە وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵات باشە بڵێ مەتەڵەکە ئەوەیە دەڵێت دەڕوات ڕادەوەستێت بەڵام قاچی نییە وای ناس هەوا دەڕوا و دەوەستێت قاچی نییە هەوا نا بیگۆڕە وەکو هاوکاریەک پێت ئەڵم بیگۆڕە پێم خۆشە ببیتە براوەی خەڵاتەکە دەڕوا و قاچی نییە دەڕوات و دەوەستێت قاچی نییە دووکەڵ بە شێوەیەکی تریش پێت ئەڵم دەجوڵێ و دەوەستێت قاچی نییە سیارە بەداخەوە سیارەش نییە نا ئاساییە سپاس بۆ بەشداری خۆش مەمنون سپاس خوا ڕۆژ و تەعاتی هەموو لایەک و بەڕێزیشتان قوبوڵگایشان ئەجمعین زۆر سپاس مەمنون سەر چاوم سڵاوتان لێبێ باشن باشی بەخێر بێت زۆر سپاس دەکەم سڵاو لە بەڕێزە باشی ناوی جەنابە فارس کاک فارس ناوی بەڕێزە تاریخ کاک تاریخ و کاک فارس لەگەڵ ڕەمەزانە چۆنن لەخوای بەزیاد الحەمدولله ئەی تۆ چۆنی الحەمدولله باش یاخوا باش بێ ڕەمەزانێکی چۆنە خۆشە ئاسانە باشە باش لەخوای بەزیاد لەخوای بەزیاد عیبی الحەمدولله یاخوا زۆر باش بێ بەچی ئەو سەرقاڵن چ کارێکەکەن وڵا کاسبی ئەم عقاراتم هەیە بازاڕی ئەقارە چۆنە لە ڕەمەزانە بازار عقارات وڵای زەعیفە ڕاستە بۆ هۆکاری چییە والله برێمس بۆ ئەویش حەقی لە ڕەمەزان نییە نا پێش ڕەمەزانی شەر زەعیف بوو زۆر باشە بۆ هیوایی کا دۆخەکە ئاسایی بێتەوە ئینشاءڵڵا ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان هەیە لە بەڕێستان پرسیارەکەمان مەتەڵە وەڵامەکە بزانن دەبنا براوەی خەڵاتەکە مەتەڵەکە ئەوەیە دەڵێت دەڕوات و دەوەستێت بەڵام قاچی نییە شتێک ناڵیت والله نازە سێبەر نییە سێبەر نا بەداخەوە سێبەر نییە سوپاس بۆ بەشداریکردنتان سەرکەوتوو بن زۆر سوپاسانە بەخێر بێ سەلام سڵاو لێبێ سڵاو بژیت باشی ناوی بەڕێزە سەلام سەلام کاک سەلام بەڵێ کاک سەلام لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنی الحەمدولله باش بخوای بەزیاد یاخوا باشبی بەچێوە سەرقاڵی بەخوای بێشکاری ڕۆژانە چ کارێک دەکەیت چاپخانم هەیە بەڵێ چاپخانە چاپخانت بڵێ زۆر باشە ساڵانە کتێبێکی زۆر چاپەکرێت لە چاپخانەکەتانە یان کەم بەخوای باش الحەمدولله الحەمدولله بە چەند ڕۆژ یان بە چەند مانگ کتێبێک چاپ دەکەن بە مانگ نییە مەدەتانی بە هەفتەی 10,000 کتابی چاپ بکەین بە هەفتەیەک بڵێ زۆر باشە دەستان خۆش بێ سەرکەوتوو بن زیاتر ئەو کتێبانی کە ئێوە چاپەکەن ڕۆمانە شعرا هەمە جۆرە هەمە جۆرە بڵێ باشە ئێمە وەکو پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان لە بەڕێزت هەیە بەو هیوای بتوانیت وەڵامەکە بدۆزیتەوە بۆچی وڵی پێی باشترە لەوانەیە لە بوارەکەی خۆتا بێ مەتەڵە بەڵێ فەرموو ئەمە چیە سنگی بۆ هەموو کەسێک دەکاتەوە جگە لە خۆی نازانم نازانی نەخێر چۆن تۆ لە ناو کتێبای لە ناو نووسینایی چۆن ئەوە ناز شەردی نازانم هەر ناو کتاب
باش ئێستا هەر فکر منوی نەچێت وەختیچکە بزانم زۆر باشە سوپاس دەکەم زۆر مفاجە بوو تەسەوڕ بەڵێ. ببین چاپێک لەگەڵ بکەم بەس ئەو برادەرە تووشی کردم دەزانم لە دوو تا دەگەڕین زۆر بەخێر بوو وتمام زانین لەکوێیە ئەلێرە دۆزیمانیتەوە کەوتبوون یاخۆ بەخێر یاخۆ تەمەندرێش بیت زۆر سوپاس. خی گەورە سەرکەوتوت کایش زۆر سپاس زۆر سپاس بۆ بەشداری سەرچاو سەرچاو سعات چەند دوکانەکەنەوە بە ڕۆژە کاژمێر یەکەتایە 12 شێ یعنی ئێواران بۆ ناخواردن دەچنەوە ماڵەوە دوای دەینەوە بەڵێ زۆر باشە ئەی قماشی جوانتان هێناوە قماشی تازە چیتان هێناوە بۆ ئەم هاوینە لە گەرمە چێنا ئەرێ وەڵام قماشی تازەتان هێناوە بەڵێ قماش تازمە ئیتکەشمان بۆ دی ئینشاڵڵا هەرزانە قماشەکانتانیان گرانە ئێستا قماشان دەکەین بەدایمی قماشمان لە بۆ دێتن ینی بەدایمی نرخەکانتان چۆنن والله وەسەتە باش لە چەنەوە بۆ چەند دەستپێکە تقریبان لە ئێستا بابەتی کوردی و بابەتی مەکسیش مەکسی بابەتی مەکسی هەیتمان مەتری بە 3000 هەیتمان مەتری بە 7000 وڵا باشە نرخەکانتان گونجاوە ئەمە گونجاوە بەڵێ زۆر باش زۆر باشە خی گەورە سختان بە ئیشەڵا ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادەێ بۆ بەڕێستان مەتەڵە ئەگەر وەڵامەکە بزان بێکمان دەبنە خاوەن خەڵات مەتەڵەکە ئەوەیە دەڕوات دەوەستێت بەڵام قاچی نییە دەجوڵێت دەوەستێت قاچی نییە ئاسانکاری نییە وەڵامێک بڵێ ئەگەر خەڵەت بۆڵم بیگۆڕە ئەوە بیگۆڕە نازانم نازانی هەور 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 نییە نا هەور نییە بەس بیگۆڕە تۆش ئەوە هاوکاری تۆشەکەم زۆر سپاس بۆ بەشداریکردنتان هیچم پێشکەش ناکەن وڵای لەو دەمەی گۆرانیەکەم بۆ بڵێ دەی خۆت قۆس کردووەم قژە بەلای بۆ هەڵاوەتەوە لێ و قەمیسێکی پرادا بۆ لەبەر کردووە و فاین لێەوە فالی نەعەفو قەمیس بۆ ڕەمەزانێک گۆرانی چاستە حیرانێکمان بڵێ باشە شەر نییە گۆرانیمان بۆ بڵێ باشە ئەتوانی قورئانمان بۆ بڵێ توانی سرودمان بۆ بڵێ ئەوە دەنج بۆ دەیڵە دەنگە خۆشە نارم دەنگ خۆشە بەس نارم تازە ناڕۆم ئەوێ ئیلا کۆپلێکم بۆ بڵێ وڵی نارم دەنگم زۆر خۆشە بەس نارم بۆ خۆڵای دوونێ مۆتەم خواردە قورگە مەستور هیچێکە لەوانێ بۆ گۆرانێ دەنگە بکرێتەوە قورگە بکرێتەوە نارم دەست خۆش بینەرانی ئازیز بەم جۆرەش هاتینا کۆتایی پرۆگرامی ئەم شەوی خەڵاتی دیمەن بەو هیوای بەدڵی هەموو لایەک بوو بێ ڕۆژ و تەعاتان قوبوڵ بێت و تا پرۆگرامێکی تر خواتان لەگەڵ